بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. عزیزان و خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لەسەر بێت. کورتەیەک لەسەر ئەوە باسکەین پەیامی ڕەمەزان و ڕەمەزان چیمان پێ دەڵێت. یەکەم، ڕەمەزان لە ڕووی ڕوحیەوە ئەوەمان فێر دەکات کە ڕوحمان پاک دەکاتەوە و دڵ و دەروونمان پاک دەکاتەوە و دەبێتە مایەی پاکبوونەوەی دڵ و دەروونمان. دووهەم، پەیامی ڕەمەزان لە ڕووی ڕەوشتی و ئەخلاقیەوە ئەوەیە کە ئێمە بەهۆی ڕەمەزانەوە خۆ ڕەوشتمان جوان دەبێت، ئەخلاق و ڕەوشتی جوان دەبین، فێر دەبین، وزە و هێزی تەقوامان پەیدا دەبێت بەهۆی ڕۆژووە و بەهۆی ڕەمەزانەوە، و فێری سینگفراوانی و لێبوردەیی دەبین، و فێری هێمنی و لەسەرخۆیی دەبین. فێری ئەوە دەبین کە کردەوەکانمان جوان بێ بەهۆی ڕۆژوگرتنەوە و بەهۆی ڕەمەزانەوە. وەکو پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم، ئینسان ئەگەر لە ڕەمەزاندا کاتێک کە بە ڕۆژووە واز لە قسەی خراپ نێنێت، واز لەوە نێنێ زمانی بگرێتەوە، بەڕاستی خۆی گەورە پێویستی بەوە نییە کە ئینسان خۆ ماندوو کات و هەروەها ئینسان خۆی برسی کات و خۆی تونی کات، بەڵکو کاتێک خۆی گەورە بۆمان باز دەکات ڕۆژوو دەیبەستێتەوە بەوەی کە یا ئەیها الذین ئامنوا کتب علیکم الصیام کما کتب علی الذین من قبلکم، ئەنجا حکمەتەکەیمان بۆ باز دەکات لعلکم تتقون، کەواتە کاتێک کە ئینسان وزە و هێزی تەقوای پەیدا بوو، لە هەموو ڕوانگەکانەوە ئینسان بەرەو پێش دەچێت و ئیمانی زیاتردا دەمەزرێت. سێهەم، لە ڕووی کۆمەڵایەتیەوە ڕۆژوو ڕەمەزان ئەوەمان فێر دەکات ئینسان هەرچەندە دەوڵەمەند بێت، ڕۆژێک لە ڕۆژان برسی نەبوو بێت، بەڵام کاتێک کە ڕەمەزان دێ ڕۆژوو دەگرێت برسی دەبێت، لە ڕووی کۆمەڵایەتی و هەست بە برسیەتی خەڵک دەکات و هەست بە ئازاری خەڵک دەکات، هەست بە فەقیری و نەبوونی خەڵک دەکات. چوارەم، ڕۆژوو هەروەها ڕەمەزان لە ڕووی تەندروستیەوە جەستەمان پاک دەکاتەوە و جەستەمان ساف دەکاتەوە. بۆچی؟ چونکە زانایانی بواری زانستی پێمان دەڵێن هەندێک نەخۆشی هەیە و هەندێک جۆرە شەوری هەیە لە ناو لاشەی ئینساندا بە هیچ شتێک لا ناچێت تەنها بە ڕۆژوو نەبێت. لە توێژینەوەیەکی زانستیدا کە لە وڵاتی ئەمریکا ئەنجام دراوە، زانایان باس لەوە دەکەن کە دەڵێن پێویستە ئینسان ڕێنمونی هاوڵاتیان و خەڵکی خۆیان دەکەن، دەڵێن پێویستە ئینسان لە ساڵێکدا 40 ڕۆژ بە ڕۆژوو بێت بۆ ئەوەی کە جەستەی تەندروست بێت و هەروەها جەستەی لە ماددە زیان بەخشەکان پاک بێتەوە. کەواتە ڕۆژوو لە ڕووی تەندروستیشەوە لە ڕاستیدا سوودی ئەوەی هەیە کە جەستەمان پاک دەکاتەوە لە زۆر نەخۆشی و زۆر جۆرە چەوری هەیە، بە هیچ شتێک بە هیچ دەرمانێک لا ناچێ تەنها بۆ نەبێت کە ئینسان بە ڕۆژوو بێت. لە ڕووی ئابووریەوە ئینسان سوودی ئەوە دەبینێت لە ڕۆژوو لە ڕەمەزان کە هەندێک لە مەسروفاتی کەم دەکاتەوە، بەڵام زۆر کەس هەیە لە ڕەمەزاندا زیاتر مەسروف دەکات وەک لەوەی کە لە غەیری ڕەمەزاندا مەسروفی کردووە. بۆیە یەکێکی دیکە لە سوودەکانی ڕۆژوو ڕەمەزان ئەوەیە کە لە ڕووی ئابووریەوە ئینسان مەسروفی کەم دەکاتەوە و سوودی ئابووریشی لێ دەبینێت. ڕۆژوو فێرمان دەکات کە ئیرادەمان بەهێز بێت لە بەرامبەر نەفس و شەیطاندا ئینسان خۆی بگرێتەوە بە فەرمانی خوای پەروەردگار. ڕۆژوو فێرمان دەکات ئینسان فێری ملکەچی بێ بەرامبەر بە خوای پەروەردگار. کاتێک خۆی گەورە کاتێکی دیاریکراوت بۆ دادەنێ بە ڕۆژوو بی بخۆی نەخۆی خۆت بگریەوە، ئەوە فێری ئەوەمان دەکات کە ئینسان ملکەچی خوای پەروەردگار بێت بەهۆی ڕۆژووەوە. دەی گەورەترین دەرس و پەندیش ئەوەیە کە ئینسان فێر بێت لەو دنیاەدا ببێتە بەندەی ملکەچی خوای پەروەردگار و گوێڕایەڵی خوای پەروەردگاری خۆی بێت. ئەنجا ڕۆژوو فێری ئەوەمان دەکات کە ئینسان سینگفراوانی فێر بێت، لێبوردەیی فێر بێت، دڵ ئارامی فێر بێت، و دیسانەوە فێرمان دەکات ڕۆژوو کە دەبێ هەروەکو چۆن خۆمان دەگرینەوە لە خواردن و خواردنەوە ئەندامەکانیشمان بە ڕۆژوو بن، دەستمان بە ڕۆژوو بێت، قاچمان بە ڕۆژوو بێت، گوێمان بە ڕۆژوو بێت و هەموو ئەندامەکانمان بە ڕۆژوو بن بۆ ئەوەی کە ببینە بەندەی تەواوی گوێڕایەڵی خوای پەروەردگار بەهۆی ڕۆژووەوە، و هەروەها وزەی تەقوا فێربین لە ڕۆژووەوە. کاتێکیش کە ئینسان وزە و هێزی تەقوای پەیدا بوو و تەقوادار بوو و تەقوای پەیدا کرد بەهۆی ڕۆژوو عیبادەتەوە، ئەو کاتە دەبێتە بەندەیەکی تەواوی خوای پەروەردگار و سەربەرز و عاقیبەت خێری دنیا و قیامەت دەبێت. خوای پەروەردگاریش ئەو ڕەمەزانە بکایەتە مایەی خێر و بەرەکەت بۆ هەموو لایەکمان، و ئەو دەرس و پەندانە و ئەو پەیامەی کە لە ڕەمەزان و ڕۆژوودا هەیە بتوانین لەو ڕەمەزانەدا داوا بکەین لە خوای پەروەردگار فێریان بین و بتوانین ڕەزامەندی خوای پەروەردگار وەدەست بێنین.
آمين. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.